بەلای خی گەورە و میهرەبان بۆ بەڕێز سەرۆکی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هێز ئەمنیەکان بەگشتی لە لای هەمووتان ڕوونەوە لە ئێستادا دەبینین و دەبیستین خەریکە ڕێژەی کوشتن و کوشتانکاری ڕوو لە زیادبوون دەکات جا هەر بە جۆر و هۆکارێک بێت. بۆیە لە سوانگای هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئەمڕۆ ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوە ناحوکمی و مەدەنیەکانی سۆران وێڕای دەستخۆشی لە دام و دەستگا ئەمنیەکان داواکارین لە بەڕێزیان ڕێ و شوێنی تونتر بگرنە بەر بۆ ڕێگرتن لەم جۆرە ڕووداوانە، چونکە لە لای هەمووتانەوە ڕوونە کوشتن زیاتر لە هەموو ڕووداوەکانی تر خێراتر بەناو کوچە و کۆڵان و شار و شارۆچکەکانی وڵاتدا بڵاو دەبێتەوە. هەر ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی دڵڕاوکیەکی زۆر لە نێوان خەڵک و تێکچوونی باری ئەمن و ئەمان لە ناو کۆمەڵگەدا. وەک دەزانین لە ئێستادا هەرێمی کوردستان ئارامترین شوێنە لە عێراق و ناوچەکەدا، بۆیە دەبێت برایانمان لە هێزە ئەمنی و ئاسایشەکان بەگشتی چاویان کراوەتر بێت و هاوڵاتیانمان وشیارتر بێت. ئێمە پێمان وایە زۆربوونی کوشتن و ئەنجامدانی ئەم دیاردانە بوونی ڕووداوی نەخوازرا و ئەبێتە هۆی ڕێگا خۆشکردن و ڕەخساندنی کەشێکی لەبار بۆ دوژمنانمان کە هەوڵ بدەن دزێ و بخێنە نێو هەرێمەکەمان و کاری نەخوازرا و ئەنجام بدەن، هەوڵ بدەن ئەمن و ئەمانمان تێک بدەن و ئەوەشمان لە یاد نەچێت هێشتا تیرۆریستانی داعش زۆر لێمان دوور نەکەوتونەوە. بۆیە ئێمە لێرەدا لە کۆتاییدا وەکو چاڵاکوانانی کۆمەڵگەی مەدەنی لە شاری سۆران داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی ئەمنی ئاسایش و هاوڵاتیان دەکەین زیاتر هۆشیار بن و لێرەشدا ئێمە ئیدانەی ئەم کارە دەکەین، هیواداریشین هەموو لایەکمان هاوکار بین بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و خاک و وڵاتمان.